ئەسلان نوێترین بەرهەمی یەکێک لە خاتونە دیار و جەنخۆشەکانەکەین کە خاوەنی چەندین بەرهەمی تایبەتە و لە ئێستاشان نوێترین بەرهەمی خۆی لە ژێرناوی باران بڵاو کردوتەوە. میوانەکەم ئێوارێمان خات و ساهر کرماشانی گۆرانی بێژە و میوانی کورسات مەگەزینە. خات و ساهرگیان سڵاو لێبێ، زۆر بەخێر بێت. سڵاو لە ئێوەش، سپاسان دەکەم بۆ داوەتتان کە لە بەخێر هاتی سەر چاوان. اینجا باسێک لە گۆرانی باران بکەین، بزانم چۆن بەرهەم هات. وەڵا ئەم بەرهەمە باران یەکەم گۆرانی منە. تا ئێستا هەوڵم نەدابوو بۆ کلیپکردن، بەس ئێستا دێ یەک دوو کلیپ سێ کلیپ کردومە. ئەمەیشە وتم با بکەم بە کلیپ هەموو بەرهەمەکانم تەواو بکەم کە ئالبومەکە تەواو بێ و دوای بڵاو بکەمەوە یەکجارێک. بەنیازی دروستکردنی ئەلبومی. بەنیاز باشە. گفتوگۆ لەسەر بابەتاکەین، بەس پێم خۆشە ئێستا لەگەڵ بینەرانمانە بەشێک لە ڤیدیۆ کلیپی باران ببینین و دواتر گفتوگۆکان بەردەوام بکەین. فەرمە. خات و ساهر ماندوو نەبیت، دەستەکانە خۆش بێت. جا بەسێک لە گۆرانی باران بکەین، بزانم تێکستەکەی کێیە، ئاوازی کێیە؟ تێکستێ ئاوازدانەرەکەی کە کاک فەرید عەبدولقاسمیە، هەلێرە و دەستخۆشی لێ یەکەم. ڕێزمان بەڕاستیکی زۆر ئاوازێکی جوانی بۆم داناوە. تێکستێ لە فایاق و گیتار و ئەوانەیشە هەمووی بەشدار بوونە، ئەوانەیشە دەستخۆشی لیانەکەم ئێستا ناوەکیان لای ناو کلیپەکە نووسراوە. ڕێزمان بۆیان دەرهێنەرە کلیپەکەیشم کاک ئەمین ڕەحیمزادەیە. ئەوەیشە هەر لێرە سپاسێکەم و زۆر زۆر دەستخۆشی لێکەم بۆ شوێنی هەڵبژاردن. سروشتە جوانە کوێیە؟ ئەوە لە منتەقەی هەورامانەتە. ئەوە هەورامانی سەختەیان تەختە؟ هەم سەختیە و ئەم تەختی هەبوو، کلیپ هەر قورسیە هەردووکیان. بەستە سروشتی کوردستان هەمویان جوانن، بەس بەڕاستی شوێنێکی زۆر تایبەتە. ویستم ناونیشانەکەین بین بە بینەرەکانمان، ئەگەر ئەوانیش بیانەوەی سەردانی و شوێنە هەر لە هەورامانەت هەمووی ئەوەیە. هەر لە هەورامانە کە داخڵە چ وەرزێکە ئەوە؟ پاییز. پاییزە تازە کردومە، هەر یعنی بە تەما بووم کە لە پاییز بڵاو بکەمەوە. ماشەڵڵا هەر ئەڵی بەهارە. تۆ ژلی کوردی و ئەوە هەر شێوازەکەشی. ئیمە ویستیم لە ڕۆژێکی بارانی بێ، بەس هەمووی بوو بەخۆر شانسی ئیمەوەلا. بگومان سروشتی کوردستان لە هەر وەرزێکی شابێت هەر جوانە، پشماندوو نەبیت. بزانم ستایلی کارکردنی تو هەر بەم شێوەیە یاخود ئەمە جیاواز لە کارەکانی ترتە؟ نا، من گۆرانی کوردی هەڵپەرەگیشم هەیە شاد. ئەوەیشە هەر لە سروشت دەرەوە بوو، بەس بوو بەهار بووەوە، هەمووشون سەوزەویانە بوو. لەبەرەوە ئێستا گۆرانی ترم کە بەردەستە لەبارەی کوردستانە خۆشەویست کە ئەوە خەریکە ئامادە ببێت و ئیشاڵا ویش بکەم بە کلیپ. بەو هیوای جارێ هەڵبژاردنمان نەبووە کە لەکوێ بکەین بە کلیپ. هەستەکەم لەگەڵ سروشتی کوردستان و لەگەڵ جلی کوردی و ئەو بابەتانە بینێ باشە وایە؟ زۆر هەزم لێە. باشە. زیاتر کارەکانیش هەر بەو شێوەیە، با بڵین پەیامێکت هەیە ئەوەی کە لە نێو سروشتا ڤیدیۆ کلیپەکان جێگەی پێشنیاری خۆتە یاخود پێشنیاری دەرهێنەرەکانە؟ شتێکی سروشتی بێ بەڕای من
جوانتر دەرەچێ تاوێکی بەڕۆی بڕازێنی خۆت چاکی بکەیت لە سروشت هەمووشت جوانە ڕاستە یعنی من زۆرتر کلیپەکان حەز دەکەم لە سروشتی بێ بەس نە وەکو یەک بێ مثلا نەوەی ئێستا مزانمە وەکو پاییزە داڕوشتەکان زەردە شوێنێک هەیە گۆرانی بەهارەیە هاوینە ماشەڵڵا ئەم شوێنە هەرڵی بەهارە بخوا ماوەستم پێ نەکرد گەڵای زۆرە ماوە ڕاستە هەرەوەلا اینجا لەگەڵ هەڵبژاردننی تێکست و ئاوازە چۆنیت تێکستەکە داواکەی بۆ بنووسن یاخود تێکستەکە خۆی نووسراوە و ئەی خوێنیتەوە بەدڵ هەمووی سفت تا سەد ئەو گۆرانی کە ئاوازێک بۆم دانن یەک نەفەرەیکە یعنی هەموو شتەکان یەکیش بۆمەکە باشە لەگەڵ ئەو کەسە ئەنی لە ستایل و لە شێوازی کارکردنی تۆ ئەزانێت لەگەڵ دەنگی تۆ هەمووشانە بەدڵ هەمووی دەنگی من ئەزانێ هەموو شارەزای بوو ئەوەی کە مەسەڵەن دیت پێویست ناکات لە نزیکەوە ببینیم دەرهێنەرەگەیش هەل لە ئێرانە ئاوازدانەرەگەی لە ئێرانە خەڵک لێ خەومانن بەس لێریشە کە شێرم وەرگردووە شعرێ وەرگرتووە لێرە تێکستی وەرگردووە بۆ ئەو گۆرانیە زۆر باشە اینجا لەگەڵ هەڵبژاردننی بێگومان بەرهەمەکانە هەموو کات هونەرمەندانیانەوەی کە گۆڕانکاری بکەن واتە چەند ستایلێکی جیاواز گۆرانی بڵێن بەس تۆ لەم ستایلە جیاوازانی کە تاقیت کردوونەتەوە کامیان هەستەکەی زۆر لە تۆ نزیکە ئەمەیان زۆر بۆچی ئەمەیان نازانم بەسەن وەرزی پاییز هەستێکی خۆشە ڕاستێنی بەڕاستی ڕۆی دەدەرەوە کلیپیش نەکەی گۆرانیش هەر حەزت ڕسم بگیری ویدۆ بکەی هەستێکی جیاوازەوە خۆی پاییز ئیلهامی زۆرینی شاعیران و شێوەکاران هەستەداخۆشە ئێستا خۆم هەندێک جاری شێعرەڵێم بەس یەک گۆرانیم هەیە کە تێکستەکەی بۆ خۆمە تێکستی نووسم بەس ئەم یەک تێستەکە تێکستە ببوورە کەوەتوم یعنی هەستێکی بوو کە لە دڵەوە شعرەکە هات کە نووسیم لەسەرکاوسی دێتە کرماشانی یعنی کچی کرماشان کچی کرماشان یعنی وەسبی کچی کرماشانم کردووە کە هەوڵ بدەم داوەتیان بکەم بە ستایلێکی کوردی و کوردەواری وەسفیان بکەیت یعنی بانگیان بکەم کە ئاوا کوردەواری بن جلی کوردی بکەنە بەر بە کوردی قسە بکەن ئەو تێکستە ئەو گۆرانیە هێشتا بە کلیپ نەبووە هێشتا تۆمارە کردووە ئاواز کردووە بەس جاری یەکەیەکە بکەین بە کلیپ باشە اینجا باست لە بەرهەمێنانی سیدیە کرد گۆرانەکان هەمووی کۆکەیتەوە ئەم پرۆژەیە چۆنە ئەمە داهاتوەگەی نزیک نییە چۆن کلیپم زۆر ماوە ئالبومەکەم دەبێت 15 گۆرانی بێ ئێستا من 7 گۆرانیم هەیە دەبێت بکەم بە 15 گۆرانی و دانادان بە کلیپ بکەم و ئەو کات یعنی بڵاوی هەمووی بەیەکەوە بڵاوکەیتەوە باشە بۆچی ئەتەوێ بیکەی بە سیدی ئێستا ئاوایی بم شێوەیە کە بینەرەکانت ئەیبینن لە ڕێگەی سۆشال میدیاوە ئەیبینن یان تا لە ڕێگەی کورساتەوە ئێمە مەبەستم بەر هەر سیدی نییە مەسەڵان کە بڵێم بیکەم بە سیدی تەنها بە سیدی بێ حەزەکەم یعنی بڵاوکردنەوەی زۆر چۆن بڵێ بتەقێتەوە یعنی ئەوان نەبێکە یەکی بیبینێ هەموو وڵاتەکان ئەوە هەزەکەم دوای کە ئالبومەکە تەواو بوو ئینشاءالله ئەگەر بتوانم و بۆ بڕێک بکەوێ بۆ کۆنسرتێک هەوڵ بدەم هەوڵبەی بۆ کۆنسرتێکیش بێگومان زۆرێک لە هونەرمەندانی ئایانەوەی کۆنسرت بکەن یەکێک لە مەرجەکانەوەی کە خاوەنی چەندین بەرهەمی تایبەتی خۆیان بن بۆی جارێکی تر پێشکەش بە هەواداران و گوێگرانی خۆیانی بکەنەوە اینجا لەگەڵ ڤیدیۆ کلیپ و ئەوە چۆنە ڤیدیۆ کلیپەکە کاتی چەند ویست ئەوە کە ئێمە ساعت 12 نیوە ڕۆشتیم 8 ئێوارە گەڕێنەوە 8 ساعت ئەرەوەڵە 8 ساعت کە ویست بەڵام ئەوانەیە کە کەوتە شەو دی دەتوانسیم کە دایبنیم لە کلیپەکە زۆر باشە کاری ئایندەت وتە جیاوازە بێت بۆ کوردستانە بێت ئەوە گەیشتووە بەکوێ ئەوە تێکست و ملۆدیە دانراوە ئەو خەریکە ئاوازەگەن دابنن دوایی کە ڕیکۆرد بکرێ و میکس و مەستەری بکاتەوە تاو زۆر باشە دواتریش ڤیدیۆ کلیپی لە ناوچەکانی کوردستان بۆ حەزم لە زۆر باشوورە یعنی تایبەت بۆ سلێمانی زۆر هەزم لێ هەزەکەم هەموو شتەکان لێرە بکرێت بە هیوای بەردەوامیت و بۆ هیوایم کە بەرهەمەکان هەمووی لە ئایندێکی زۆر نزیکا بێنە بەرهەم و پێشکەش بە گوێگران و هەوادارانی خۆت بکەیت دوبارە بەخێر هاتی سپاس دەکەم زۆر سپاس بۆ خۆی وێشکە داوەتتان کرد و خۆشحاڵ بووم لە ناسینە جەنابەت تایبەت زۆر سپاس و ماندوو نەبی ئەڵێن بێ
ئەو کەسانێک لە کورسات بەشدارن زۆر سپاس بۆ تۆ دەسە هەمووتان بەخێر خۆش هات. بێ سپاس سپاس بۆ خاتو سایل کرماشانی گۆرانی وێژ لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بوو بە هیوای بەردەوامی و دووبارە بەخێراتی. سپاس